دەربەنی بازیانە ئاسەوارێکی کۆن لە نزیک دەربەنەکە بوونی هەیە کە مێژۆکەی بۆ سەردەمێکی هێزگار کۆن دەگەڕێتەوە. بەڕای مێژ و نووسێکەوە ئاسەوارە مێژۆکەی بۆ سەردەمی ساسانیەکان دەگەڕێتەوە کە لە بنەڕەتدا پەرستگایەکی مەسیحیەکان بووە. ئێرە بریتە لە دێر و کەنیسەی یاخود پاشماوەی دێر و کەنیسەی بەردەم دەربەندی بازیان کە بە دووری 500 متر لە ناحەی تەچەی کاکەمەندەوە دوورە لە ڕووی کارجێڕێەوە سەر بە ناحەی تەچەی کاکەمەندە تەچەی کاکەمەندیش سەر بە قەزای چەمچەماڵە. ئێرە وەکو باسم کرد بریتە لە دێر و کەنیسەی بەردەم دەربەندی بازیان کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانەکان 226 زاینی بۆ 630 زاینی بۆ ئەو فترە زەمەنیە دەگەڕێتەوە کە لەو کاتەدا سەر بە ئەبرێشیەی بێزگەرما یاخود کەرکووکی ئەمڕۆ بووە. بەپی بەدۆدا چوونەکانی ئەو مێژ و نووسان لە نەوەدەکانی سەدەی ڕابردوودا کنە و پشکنین بۆ ئاسەوارەکەی نزیک دەربەندی بازیان کراوە. تایبەتمەندی ئەم دێرە وەکو هەموو دێرەکانی تر لە کۆندا ئەوە بۆ ئێستاکەش کە هەیە ئەو کەسانەی کە سەردانی ئێراکرا ئەتوانین بڵێن تەواو پەروەردە کراون هەر لە مەسائلی دەرس خوێندن و کەوکو باسیشم کرد بۆ مەسائلی دیفاعیە هەموو ئەم دێرە بیرێکی زۆر دێرینی تێدا بۆی لە کاتی پێویستدا بتوانن سوود لە ئاوەکەی وەربگرن. لە ساڵی 1990 کنە و پشکنینی تێدا کراوە و توانراوە سی مەسکوکە بدۆزرێتەوە کاندێکیان بۆ سەردەمی خولەفای ڕاشدین و تای شابووە بۆ نمونە بۆ سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کە ئەو کاتەی تعریبی مەسکوکات کراوە لە دانێ دوانی نووسراوە بسم الله و هەروەها پاشماوەی دوو ئێسکەپەی کرد دۆزراوەتەوە کە لە مۆزەخانەی سلێمانیدا هەموو ئەمانە تۆمار کراون و پارێزراون و تا ڕۆژگاری ئەمڕۆژ ئەو کەسانی بیانە ئەتوانن تەماشای کەن و سوودی لێوەرگرن. ئاسەوارەکەی نزیک دەربەنی بازیان کە لە کاتی خۆیدا دێر و کڵێسا بووە و سەر بە کڵێسای گەوری کەرکووک بووە لە ئێستادا لە بەردەم فەوتاندایە و پێویستی بەوەیە نۆژەن بکرێتەوە یا لە فەوتانی زیاتر بپارێزرێت. عومەر غەریب، کورسات نیوز، دەربەنی بازیان.